توژووی شێرپەنجە ساڵانە زیاد دەکات و لە ئێستا دەتوانم بڵم دۆخی نەخۆشخانەی هیوا ناڵم لە دۆخێکی 100% باش هەیە بەڵام بەراورد بە تایبەتی 2 ساڵی ڕابردوو باشترین و لەگەڵەوەشدا گرفتی دەرمان هەربوونی هەیە بەڵام باشترین و یەکێ لەو شتانی کە من پێت بڵم جاران لە نەخۆشخانەی هیوا یەک کۆگای دەرمان هەبوو ئێسێمە کۆگاکاتوان بڵم بۆ بە 2 و 3 و پڕیشە لە دەرمان بەڵام هێشتا گرفتەیە ئەمە ئەتوانم بڵم نیشانەوەیە کە زیادبوونی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە پێویستی بە فراوانکردنی ئەم نەخۆشخانەیە و پێویستی بە پاڵپشتی زیاتری مادی هەیە بەداخەوە ئەو تەرخانکردنە دارایانی کە هەیەی هیچ زیاد لە 10 ساڵ پێش ئێستێ بۆیە بەڕاستی ئەمە لێ ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو پلانیەوەیە کە داوا بکەین بەڕاستی لە لایانی پەیوەندیدار و ئەنجومەنی وەزیران کە بێ بودجەی تەرخانکراوی نەخۆشخانەی هیوا زیاد کات بۆی دەرەخەتی ئەو ژمارە زۆرەی نەخۆش بین بەڵام هێشتا توانیومانە بە تەحەداوە پێتەڵێم لە ناوەڕاست و خواروی عێراقش هێشتا نەخۆشێتام نەخۆشخانەیە و لە ماوەی ڕابردوو وەزیری تەندروستی عێراق سەردانی یاریی کرد سەرسان بوو بۆ خزمەتەی کە هەیە بەڵام بڵێم بێکەم و کورتین بێگومان کەم و کورتی هەربوونی هەیە و ئەوەشت بیر بێت کە توژبووی شێرپەنجە بودجەیەکی زۆریەوێ و ئەرکێکی قورسە هەم لەسەر حکوومەت هەم لەسەر هاوڵاتیش خۆی بۆیە من هیوادارم بتوانین ڕێخستنەوەیکی تر هەبێت لەو تەرخانەدارانە و کار لەسەر زیادکردنی داهاتی سندوقی شێرپەنجە بکرێت لە ماوەی داهاتوو. دکتۆر لە ماوەی ڕابردووە سەڵی ڕابردووە گرفتی قەرزاری نەخۆشخانەی هیوا هەبوو لەلایەن کۆمپانیەکانی دەرمان و ئەمە گەیشت بە شوێن بابەتە بێگومان مەوزوعی قەرزارەکە هەروەک خۆی ماوەتەوە ناڵێم بەشێکی چارەسەر کراوە بەڵام هێشتا گرفتەکە هەر هەیە من بەڕاستی لێرە سوپاسی تایبەتی جەنابی دکتۆر ماکوان بەڕێوەبەری بانقی هەرێم لە سلێمانەکەم کە پاڵپشتێکی زۆری هەبوو لەو بابەتەدا توانیومانە ئێستا شەریکات ئەو دەرمانانەی کە ئیهێنن ناڵم 100% هەموو پارەکە وەرەگرن بەڵام بەشێکی باش لە پارەکە وەردەگرن کە زۆر جار دەتوانم بڵێم زیاد لە داهاتی سندوقی ژەمە توانیومانە لە ڕێی جەنابیانەوانە پاڵپشتی و کۆمپانیانە بکەین کە بە فعلی ئەوانیش خەمخۆرن بۆ نەخۆشخانەکە کە سەرڕای ئەو لۆدە زۆرەی قەرزارییان لەسرە بەڵام هێشتا بەردەوامن لە خزمەتکردنی نەخۆشخانەکە. قەرزەکە زۆرە لەبەرەوەی هیە کۆمپانیانەیە هیچ چەندین کۆمپانیایە بەڵام توانیومانە ئەمە ئێستا هۆکار نییە بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیانە دەرمانێنن باکسەوە دەرمانمان بۆیە ئەتوانم پێت بڵێم بەس لە ساڵی 2023 بە نزیکەی بای 56 میلیارد دەرمانی راوە بە نەخۆش لەم نەخۆشخانێ باڵێ بە دینار کە ئەمە ئیراوە بە نەخۆش ڕاست ئەمە هەمووی لە ئەمەنە بۆ سەرچاوەکان زۆرن و لەگەڵەوەش دامەجگەلەوەی مستەلزەماتی طبی و پزیشکی و مختبەریشەیە بۆیە من گەشتبینم بۆ خزمەتەی لێرە هەیە بەڵام لە ئاست مۆحینە منە نە لە بەرپرسانە هیوادارم بتوانی لە ساڵانی داهاتوو بەرەو باشتر بڕۆین و تاکە داواکاریمەوەی بە زووترین کات بەردی بناغی نەخۆشخانەی هیوای گەورە دابنرێ لەبەرەوەی گرفتی زەویەکەی ئێستا بە سوپاس و ئەنجومەنی شارەوانی سلێمانی و سەروی شارەوانی چارەسەر کرا تەرخان کراوە کە 12 دۆنمە لە پارکی هەواری شار ئەوەی کە ئێستا ماوە تەنها ئەتوانم بڵم چەند ڕێکارێکی یاساییە لە ئەنجومەنی وەزیران بۆی جێبەجێ بکرێت و بەردی بناغی و نەخۆشخانەیە دامرێت.